الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بسراتي أمشو من باسی قازی دەکەین لە قازەکانی شاری مەکە، یەکێک لە زانایانی تابعین کە لە خزمەتی سەحابە بووە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت. قازی شاری مەکە بوو، ئیمامی عوبەیدی کوڕی عومەیر بەسەرهاتێکی لەگەڵ ئافرەتێکی جوان و نازداردا. بەڵێ لە شاری پیرۆزی مەکە ئافرەتێک هەبوو ئەوەندە جوان بوو وەکو نمونە دەهێنرایەوە. بیان تا فڵان کەس جوانە، دەیانوت لە فڵان کەسی جوانترە، یعنی نمونە بوو لە جوانیدا، لە نازداری و شۆک و شەنگیدا. ڕۆژێکیان ئەم ئافرەتە ئەمە لە سەردەمی سەحابە و تابعیندا، بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم گەنجەکان هەر کەسێک لە ئێوە داوێن پاک بێ، زینا نەکا و داوێن پاک بێ، بەهەشتی بۆ هەیە. ئەو کەسانشی بەو تاوانەوە تلاونەتەوە با بگەڕێنەوە بەلای خوای گەورە، پێشەوەی خوای گەورە دووچاری عەزابیان بکات. ئەم ئافرەتە جوانەی شاری مەکە ڕۆژێک تەماشای ئاوێنەی دەکرد. کاتێک کە خۆی بینی ئەوەندە ئافرەتێکی جوان و شۆخ و شەنگە، زۆر معجیبی جوانەکەی خۆی بوو. بە پیاوەکەی خۆی وت، بە مێردەکەی خۆی وت: باشە تۆ دەبینی بە عەقڵی تۆ، بە بیر و بۆچوونی تۆ، ئەی پیاوەکەم، ئەی مێردەکەم، ئەبێت کەسێک ئەم دەموچاوی من ببینێ و تووشی فیتنە نەبێ؟ ئەبێت پیاوێک هەبێ بەرامبەر بە دەموچاوی من خۆڕاگر بێ، من ببینێ و تووشی فیتنە نەبێ لەگەڵ مندا؟ بەڵێ. ئەویش فەرمووی بەڵێ. وتی کێیە؟ وتی عوبەیدی کوڕی عومەیر، قازی شاری مەکە. من قەناعەتم هەیە، باوەڕی تەواوم پێ هەیە کە ناتوانی لە خشتەی بەری. ئافرەتەکەش ئافرەتێکی دنیایی بوو، کەسێکی ملتەزیم نەبوو بە دینەوە. وتی ڕێگەم پێ بدە، ئیزنم بدە و وەعد بێ تووشی فیتنە یەکەم. بۆیە هەر کاتێک کە تۆ پیاو چاک بووی، کەسانێک دەیانەوێت لە خشتت بەرن ناشرینت بکەن، بێگومان تووشی زینا و خراپەکاریت بکەن، ناوت بزڕێنن. کەسانی خراپ دەڵێم، ئافرەتانی خراپ، ئەوانەی کە لە خوا ناترسن. وتی ئیزنم بدە تووشی فیتنەی دەکەم. پیاوەکە وتی بڕۆ. ئەوە ئیزنم دای، کەسی دنیایی بوون، چونکە من دڵنیام تۆ ناتوانی ئەو پیاوە لە خشتە بەری. ئەم ئافرەتە هات بۆ مزگەوتی مەکە. سبحان الله. هات بۆ مزگەوت، وتی پرسیارێک شەرعیم هەیە، ئەگە تەنها بیتەوە پرسیارێکی شەرعیم هەیە. بە ئیمامی عوبەیدی فەرموو ڕەحمەتی خوای لێبێ، وەکو کەسێکی پرسیارکەر خۆی دەرخست. کاتێکە دەموچاوی بینرا، عوجەلی ئەو کەسێک کە لەگەڵیا بۆ دەڵێ وەڵاهی وەکو مانگ دەرکە، وەکو مانگە و ئافرەت ئەوەندە جوان. فەرمووی ئیمامی عوبەیدی کوڕی عومەیر، فەرمووی چیت ئەوێ؟ وتی من عاشقی تۆ بمە، من تۆم خۆشەوێ، حەزەکەم زینام لەگەڵات. پەنا بخوای گەورە، ناو مزگەوتە داوای زینای لەکە، لە کەعبە لە مەکە، ئەڵێ حەزەکەم لەگەڵ تا بخەوم، داوای زینای لێکە، چونکە مێردی خۆ داوای زەواجی لێ ناکە. پەنا بخوای گەورە، من حەزەکەم لەگەڵ تۆدا بم، من تۆم خۆش دەوێ، حەزەکەم لەگەڵ تا زینا بکەم، داوای زینای لێکات. پەناگرم بەخوای گەورە. ئیمامی عوبەیدی کوڕی عومەیر ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی من چەند پرسیارێکت لێ ئەەکەم، جارە پرسیارەکانم وەڵام بەرەوە، ئەو کاتە منیش وەڵامی تۆ دەدەمەوە کە تۆ داوای زینا لە من دەکەی. فەرمووی هەر پرسیارێکم لێ کردی بەڕاستی جوابم دەرەوە. وتی وەعد بێ. ئافرەتەکە وتی هەر پرسیارێکت لێم کرد بەڕاستی جوابت ئەدەمەوە. وتی یەکەم پرسیاری من ئەوەیە، هەواڵم پێ بدە، ئەی ئافرەتەکەی کە داوای زینا لە من دەکەی، دەوێ من بەدڕەوشتی بکەم، پەنا بەخوای گەورە. لە حەدیثێکی زۆر داهاتووە، حتا لە قورئانی پیرۆزیشا هاتووە، ئەگەر ئافرەتێکی ئیماندار بە پیاوێکی ئیماندار بڵێ شوت پێ ئەەکەم، ئەمە خراپەکاری نییە، ئەمە ئافرەتی خراپ نییە،
چونکە ئافرەت هەبووە هاتۆتە خزمەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمێتی حەزەکەم بمهێنی زەواج لەگەڵا بکەم ئەوە خراپەکاری نییە دروستە حەدیث صحیح بوخاری لەسەرە بەڵام ئەوە خراپەکە داوای زینا دەکا پەنا بەخوای گەورە ئەو ئافرەتانە خەتەرن ئەو پیاوانە خەتەرن کە بە دوای زینادا ڕادەکەن کە زینا خوا حرامی کردو فەرمی پرسیاری یەکەم ئەوەیە لە تۆی دەکەم وەڵام من بەرەوە ئەو کاتێک کە مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ دێت بۆی ڕۆحت بکێشێ ئەی ئافرەتەکە ئالەو حاڵەتەی کە مەلایکی ڕۆحکێشان هاتۆ ڕۆحت بکێشێ لەو کاتەدا لەو ساتەدا کە زۆر ناڕەحەتە پێت خۆشە خۆشحاڵ دەبی لەوەی کە لەگەڵ من زینات کردبێ وتی نا وەڵڵا خۆشحاڵ نابم چونکە کاتێکی زۆر ترسناکە ئینسان لە کاتێکە لە سەرەمەرگا بێ خۆشحاڵە بێ بە زینا خۆشحاڵە بێ بە ڕیبا خۆشحاڵە بێ بە قەتڵ و بە خراپەکاری نا وەڵڵا دڵخۆشی ناکە تاوان ئەوەی کە دڵخۆشی دەکات مزگەێنی خوایە کە پێی بدرێ کە تۆ بەهەشتیت لەو حاڵەتەی کە ڕۆحت دەکێشن لەو حاڵەتە ناخۆش و لەو چرکە و ساتەدا پێت خۆشە لەگەڵ منە زینات کردبێ دەڵێ نا وەڵڵا پێم خۆش نییە فەرمی ڕاستەکەی پرسیاری دووەم ئەو کاتی ئەڕۆیتە ناو گۆڕەکەت ئەی ئافرەتەکە کە تۆ داوای زینا لە من دەکەی ئەو کاتی دەڕۆیتە ناو گۆڕەوە مەلایکەت یەک پرسیار لێ دەکا ئالەو کاتەدا نازانی جوابی مەلایکەت پێ ئەدرێتەوە خوا لەو کەسانەمان بگێڕێ کە فەسیح و پاراوە زمانیان بۆ جوابدانی و مەلایکە ئامین لەو کاتی نازانی جوابی مەلایکەت پێ ئەدرێتەوە کە سێ پرسیارە لێ ئەکەن پەروەردگارت کێیە دینت چییە وەچی دەڵێ سەبارەت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئالەو حاڵەتەدا کە نازانی وەڵامی مەلایکەت پێ ئەدرێتەوە یا نادرێتەوە خۆشحاڵ دەبی پێت خۆشە لەگەڵ منا لە دنیادا زینات کردبێ ئەوەی کە ئێستا داوایەکەی لەو ڕۆژەدا کە لەناو گۆڕدای دڵخۆشت دەکا خۆشحاڵ دەبی پێی وتی نا وەڵڵا دڵخۆش نابم پێی خۆشحاڵیش نیم و پێشم ناخۆشە کە کاتێک کە پرسیارم لێ ئەکرێ لەو حاڵەتە ترسناکەدا وەڵڵا زینا و خراپەکاری دڵخۆشم ناکات فەرمی ڕاستەکە پرسیاری سێیەم فەرمی ئەو کاتەی کە خەڵکی نامەکانی کردەوەی نامەی کردەوەکانیان بە دەستی ڕاست و چەپیان وەردەگرن ئەوەی بە دەستی ڕاست وەریگرێ بۆ بەهەشتا خوا لەو کەسانەمان بگێڕێ ئەوەیشی بە دەستی چەپ وەریگرێ یا لە پشتەوە وەریگرێ پەنا بەخوا بۆ ئەناو ئاگری دۆزەخ ئێستا ئەمە کتابێکە کتابێکی بچووکە نووسەرێکەی ئەم کتابەی نووسیوەتەوە ئێمەش ژیانی خۆمان دەنووسینەوە لە کتابێکدا ئەو کتابە مۆر دەکرێ هەڵدەگیرێت بۆ ڕۆژی قیامەت هەمووی چاکە و خراپە فڵان کەس فڵان ڕۆژ فڵان دەقە فڵان سەعات ئەوەی کرد لە چاکە ئەوەی کرد لە خراپە هەمووی تایە چرکە و سەعات هەمووی تیا مەوجودە بۆیە ئێمە لە ژیاندا کتابێک دەنووسینەوە ئەو کتابە لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرێن لەسەری بۆیە بزانە کتابەکە چۆن پڕ دەکەیتەوە ئالەو حاڵەتەدا خوشکی بەڕێزم کە نازانی بەدەستی ڕاست کتاب وەردەگری بۆ بەهەشت دەڕۆی یا بەدەستی چەپ وەرەگری بۆ جەهەنم دەڕۆی ئالەو حاڵەتەدا لەو کات و ساتەدا دڵخۆش دەبی بەوەی کە لەگەڵ مندا زینات کردبێ لە دنیادا لە ناو نامەی کردەوە خراپەکاندا زیناکردنی تێدا بێ دڵخۆش دەبی مرتاح دەبی خۆشحاڵ دەبی بۆ زینایەکە لە دنیادا کردت و تۆ بەش لێ نەکرد وتی نا وەڵڵا دڵخۆش نابم و پێشم خۆش نییە لەو حاڵەتە ترسناکەدا کە سەرنجامی بەهەشت و جەهەنەمی من یەکلا دەبێتەوە کاتێک چۆن دەزانی ناوت دەخوێنرێتەوە کاتێک دەزانی کتابەکە دەکەوێتە دەستی ڕاستت یا دەست چەپ هەر ئەوەندەی پەنا بخوا دەستی ڕاست وەرت گرت بڕۆ بۆ بەهەشت چەپیش بێ پەنا بخوا بۆ ناو ئاگری جەهەنەم بۆیە بەردەوام بڵێ خوای گیان بە دەستی ڕاست نامی کردەوەکانم وەرگرنە ڕۆژی قیامەتە جاوی بەهەشتی بێ بە دەستی ڕاست وەریگرێ ئەڵێکی ها ئومقرأ کتابیە إني ظننت أني ملاق حسابها تاو من أزانم كأجم بمحاسبة خوم دل خوشة چون كنامي كدوكاني بدستي راستي ورقرتوا دل خوشة على حالة دا كيف يخوش زيناي كرد بيه كيف يخوش ريباي خوارد بيه كيف يخوش خلقي كشت بيه كيف يخوش غش وخيانة وفروفيالي كرد بيه والله كسبي خوش نية دەی ئاگدار بە ڕۆژێک دێت ئەو تاوانە خەمبارت دەکات
بێتاقەتت دەکا پەشیمان دەبیتەوە بەڵام سوودی نییە. فەرمووی ڕاستەکەی بێگومان پێت ناخۆشە لەو حاڵەتە قەت پێت خۆش نییە زینا لە ناو نامەی کردەوەکان تا بێت. پرسیاری چوارەمی دەکرد فەرمووی ئەو کاتێک کە دەتەوێت بەسەر پردی سیڕاتە تێپەڕی نازانی ڕزگارت ئەبێ یا تیاچیت. پردی سیڕات پردێکە بەسەر جەهەنەمدا ڕاکێشراوە پەنا بخوا. قیامەت شتێکی غەیبی ئێمە نایزانین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کردەوە لە حەدیثە هاتووە کە زۆر ترسناکە کە دەڵێ لە شمشێر تیژترە. نوکی شمشێر چەنە تیژە، نوکەکەی چەقۆ چەنێ تیژە، وە لە موویش باریکترە. ئەبێ چۆن بێت؟ خوای گەورە دەفەرمێ وئین منکم ئیلا واردها کان علی ربک حتما مەقضیە. هەمووتان دەبێ بەسەر پردی سیڕاتە تێپەڕن. جاوە ئیماندار بێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم وەکو تیشکێک دەڕوات، هەیە وەکو بایەکی سەریع دەڕوات، هەیە وەکو ئەسپێکی سەریع سوارێکی بەسەرەوە بێ دەڕوات، هەیە وەکو کەسێکی ڕابکە دەڕوا، هەیە وەکو کەسێکی ئاسایی دەڕوا، هەیە دەڕوا و دەکەوێت، هەیە بۆ ناو جەهەنەم دەکەوێتە خوارەوە پەنا بخوا. بۆیە دەفەرمێت تەجری بهم ئەعمالهم. لەسەر پردی سیڕات پاش فەزڵی خوا ئەوەی کە تۆ تێدەپەڕێنێ و دەدبا کردەوەکانتە، کردەوەکانت چاکتر زۆر بوو، چاکت زیاتر بوو، سەریعتری، خراپەت زۆرتر بێ، خاوتری، هەیشە بۆ ناو جەهەنەم دەکەوێتە خوارەوە پەنا بخوا. ئەوەی کەوتە خوارەوە تەواو کۆتایی بێت. جاری دووەم ناڕۆیتە سەری، یەک جارە کەوتیتە خوارەوە خلیسکای تەواو. ئەمجا پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم پردی سیڕات تایبەت بە خوددا باسمان کردووە کە زۆر ترسناکە، هەمووی قولابی پێوێ. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم لەم بەر و لەو بەرەوە هەمووی قولابە خەڵکە گری بۆ ناو جەهەنەم فڕێداتە خوارەوە. ئەمە زۆر ترسناکە. ژێرت لە موو باریکتر و تیژتر بێت لە شمشێر، لەم لاو لە ڕاست و چەپیشەوە قولاب بۆ هەڵدرێ، بەڵام ئەو قولابە کەسێک دەگرێت کە فەرمانی خوای لەسەر بێت. کەواتە قیامەتێ سەخت لە پێشمانەوەیە. پێویستە خۆمانی بۆ ماندووکەین. خوشکی بەڕێزم بە سافیرەی بۆ قیامەت مەڕۆ، بە دیسکۆیی بۆ قیامەت مەڕۆ، بە زینا مەڕۆ. برای بەڕێزم تۆش بە هەمانشێ و بە نوێژنەکەری مەڕۆ. شتێک بۆ قیامەت ئامادەکە بۆ ئەو ڕۆژە سەختە. بەخوا ئاگال لە دایک و باوک و کوڕ و کچ و خوشک و براو هیچ کەسێک نییە، تەنها خەمی خۆتە. پێی خۆشە ڕزگارت بێ، پێت خۆشە دەبێ خۆتی بۆ ئامادەکەی. ئیمامی عوبەیدی کوڕی عومەیر ڕەحمەتی خوا لێ بێ و ئافرەتەی فەرموو ئەو کاتەی بەسەر پردی سیڕاتە تێئەپەڕی نازانی ڕزگارت ئەبێ یا تیا ئەچیت، پێت خۆشە لەگەڵ منە زینات کرد دەبێ لەو دەقەدا لەو چرکە و ساتەدا زیناکردنەکەی دنیات دڵخۆش و خۆشحاڵت دەکا. وتی ناوەڵڵا ناوەڵڵا دڵخۆشم ناکە. فەرمی ڕاستەکی. فەرمی پرسیاری پێنجەم ئەوەیە لە تۆ ئیمامی عوبەیدی کوڕی عومەیر بۆ ئافرەتەی وت کە داوای زینای لێ ئەکات. بەڵێ فەرمووی ئەو کاتێک کە کردەوەکانت دەکێشرێ چاکە و خراپە، تەرازوی خوای گەورە دوو تای هەیە، دوو تا. چۆن تەرازە کۆنەکان دوو تای هەبوو، ئێستش هەندێک شوێن ماوە دوو تای هەیە. فەرمووی ئیمامی عوبەیدی کوڕی عومەیر ئەی ئەو ئافرەتێک کە داوای زینا لە من دەکەی، دەوێ خوا لە خۆم تووڕە بکەم. ئالەو کاتەی نازانی کردەوە چاکەکانت قورسە و بۆ بەهەشت دەڕۆی یا کردەوە خراپەکانت قورسە و بۆ جەهەنەم دەڕۆی، چاوەڕێن لە حەدیثا دۆ دەفەرمێ ئامادە بە، خۆت ئامادە بە چاکەکان و خراپەکانت دەکێشین بزانین بۆ بەهەشت دەڕۆی یا بۆ جەهەنەم. والله لەوانەیە بەهۆی سبحان اللهەکەوە بڕۆی بۆ بەهەشت، لەوانەیە بەهۆی تەرکردنی سبحان اللهەکەوە بۆ جەهەنەم بڕۆی. چاکەیەک کەمتر کامیان زیاتر بوو قورستر بوو ئەوە حسابەکرێ. جا ئەگەر سووک بێ چاکەکانت چی هەیە ڕزگارت کە؟ کەس نییە. بۆیە فەرمووی ئالەو کاتەدا لەو حاڵەتە ناخۆش و ترسناکەدا کە تەرازۆکە بەهەشتی و جەهەنەمی تۆ یەکلا دەکاتەوە، بەختەوەری و بەدبەختی تۆ یەکلا دەکاتەوە، خۆشحاڵی و خەمباری تۆ یەکلا دەکاتەوە. تۆ خۆشەویستی خوای یا دوژمنی خوای. ئالەو کاتەدا تۆ پێت خۆشە لەگەڵ منە زینات کرد بێ لە ناو نامەی کردەوە خراپەکان و کە ئیکێشن و کردەوە خراپەکانە زینای تیا بێت، پێت خۆشە، خۆشحاڵ دەبی. ئەم پرسیارانە بۆ ئینسانێ دڵی زیندوو بێ زۆر زۆر گەورەیە. زینا مەکە، وەڵڵا لە مردندا، وەڵڵا لە ناو گۆڕدا، وەڵا لە ڕۆژی زیندوو بوونەوەدا، وەڵا لە ڕۆژی محاسەبەدا،
لەسەر پردی سیرات لە هەموو شوێنی لێی پەشیمان دەبیتەوە ئەگەر لە دنیادا پەشیمان نەبوو بێتەوە دڵنیا بە قیامەتێ سەخت دەبێت چونکە لە قورئان و حەدیثە هاڕەشەی لەو ئافرەت و پیاوانە کراوە کە زینا دەکەن و تۆبەش ناکەن لەسەری ئەوانەی کە تۆبەیان کرد خوالیان خۆشە بێ تۆبەی ڕاستەقینە ئەوانیشی نیان کردووە لەسەری مردوونە پەنا بەخوای گەورە قیامەتێکی سەختیان هەیە فەرمووی ئالەو کاتەدا نازانی چاکەکانت قورسە بۆ بەهەشتە ڕۆی یا خراپەکانت قورسە بۆ جەهەنەم دەڕۆی پێت خۆشە لەگەڵ من نازینات کرد بێ وتی ناوەڵڵا فەرمی ڕاستەکی ئاخر پرسیار فەرمووی پرسیاری شەشەم تۆ داوای زینا لە من دەکەی خوشکی بەڕێز ئیمامی عوبەیدی کوڕی عومەیر ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی ئالەو کاتێک کە خوای گەورە دەتوەستێنێ محاسەبەت دەکا خوای گەورە بە ذاتی خۆی محاسەبەی من و تۆ دەکا پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم بەرامبەر خوای گەورە دەوەستی بەبێ تەرجومان نییە خوای گەورە هەموو شتێک دەزانێت فڵان عەبدم بۆ ئاوات کرد بۆ ئەوەت نەکرد بۆ نوێژت نەکرد بۆ زینات کرد بۆ وات کرد بۆ تۆبەت نەکرد بۆ ڕێگای خوات بەردا بۆ ئافرەتە دەوترێ بۆچی زینات کرد بۆ سافیرە بووی بۆ جلی پۆشت لەبەر نەکرد خوا محاسبەمان دەکا محاسبەی خوا لە پێشمانە یومە یەقوم الناس لرب العالمین هەموو خەڵکی لە خزمەتی خوادا دەوەستێ یەک بە یەک خوایەکی گەورە بە دەسەڵات محاسبەمان دەکا خوا ئەگەر بەیانی حاکمی قازیە دەسەڵاتدارێ محاسبەت کە ئەبێ حاڵت چۆن بێ تاوانباریش بی لە کاتێکە ڕاستی ترس ناکە ئەگەر خوای گەورە بێ کە هیچ فڕ و فێڵێک لێ ناکری خۆ دەتوانی ئینسان لە دنیادا فێڵ لە کەسێ بکا و قسەکانی بگۆڕێ ئەگەر بەڵگە لەسەری نەبێ بەڵام لە قیامەت هەموو بەڵگەکان هەیە و خوای گەورەش فێڵی لێ ناکرێ ئالەو کاتەی خوشکی بەڕێزم داوای زینا لە من دەکەی لەو کاتەی خوای گەورە دەتوەستێن و لە خزمەتی خوای گەورەدا دەبی پرسیارە لێ ئەکا محاسەبەت دەکا لەو کاتەدا دڵخۆش دەبی بەوەی کە لەگەڵ منە زینات کردبێ خۆشحاڵی بەو زینایی کە ئێستا داوای دەکەی لە من وتی ناوەڵڵا دڵخۆش نابم بەڵکو شەرمەزار دەبم لای خوای گەورە لێی فەرمووی ڕاست دەکەی ئەی بەندەکەی خوا شەش ئامۆژگاریم کردی ئەی بەندەکەی خوا تەقوای خوا بکە و بگەڕێرەوە بۆ لای خوا ناز و نیعمەتێکی زۆری بەسەر تۆ ڕژاندووە جوانیکی بێوێنەی بە تۆ داوە سپاسگوزاری خوا بە ئەو جوانی بۆ خراپەکاری بەکارمەهێنە ئەو جوانیە بۆ بەکارمەهێنە خەڵکی بەرەو جەهەنم بەریت پەنا بەخوای گەورە خوا نیعمەتێکی گەورەی بە تۆ داوە تۆش کەسێکی لە خوا ترس بە ئەم ئافرەتە گەڕایەوە بۆ لای پیاوەکەی خۆی پیاوەکەی وتی چیت کرد لەگەڵ ئیمامی عوبەیدی کوڕی عومەیر وتی واللهی پیاوەکە تۆ بەتاڵی منش دەست بەتاڵ تۆش دەست بەتاڵ و منش دەست بەتاڵ هیچمان کەسێکی ئیماندار و خواناسی ڕاستەقینە نین ئەنجا ئەم ئافرەتە دەستی کرد بە نوێژ شەو نوێژ ڕۆژووی سونەت دەستی کرد بە عیبادەت و چاکەکردن گەڕایەوە بەڕاستی بۆ لای خوا ئەم ئامۆژگاریە بووە هۆی هیدایەتدانی ئەو ئافرەتە کە داوای زینای لەم پیاوە بە ڕێزەتێک ڕەحمەتی خوای لێبێ بەڵێ ئەم جاوای لێ هات ئەم ئافرەتە سبحان الله بەس خەریکی عیبادەتی خوا بوو پیاوەکەی ئەم جا دەیوت باشە عوبەیدی کوڕی عومەیر بوای لە ژنەکەم کرد من هەموو شەوێ زاوا بووم هەموو شەوێ بووکێکم لەگەڵا بوو ئێستا بووکەکەم بۆتە ئافرەتێکی عابیدە و ڕوو لە خوا ئافرەتەکە قەینا چاکە لەگەڵ ما بەڵام ئێستا خەریکی عیبادەتی خوایە مافی پیاویشی پێشێ نەکرۆ بێگومان مەبەسمان چی ئەم ئافرەتە دوای ئەوە چی بەسەرا هات ڕەحمەتی خوای لێبێ گۆڕی پڕ بێ لە نور دوای ئەوە یەکەم جار باسمان کردوتمان ئەم ئافرەتە لە شاری مەکەدا دەهێنرایەوە بۆ نمونە بۆ جوانی بۆ شۆخ و شەنگی دوای ئەوە دەهێنرایەوە بۆ نمونە لە عیبادەتە دەیانوت هیچ ئافرەتێک بەقەد و عیبادەتی خوا ناکا یان فڵان ئافرەت ئەوەندە لە خواترسە یان وەکو فڵان کەس نابێ چونکە ئەو وێنەی نییە بووە باشترین خواناسترین ئافرەتی شاری مەکە بەهۆی کۆمەڵی ئامۆژگاریەوە ئێمەش کە گوێ لەم ئامۆژگاریانە دەگرین ڕۆژانە سەدەها ئامۆژگاریمان دەکرێت بەڵام ناگۆڕین بۆ چونکە ئیمانمان زەعیفە چونکە دڵەکانمان داناچەڵەکێ بۆی با ڕێگای خوا بگرین خوشکی بەڕێزم برای بەڕێزم زینا مەکە چونکە خوا لێت تووڕە ئەبێ بە دوای زینادا مەگەڕێ بە دوای ئەوەدا مەگەڕێ ئافرەتێک مێردی هەیە بچی زینای لەگەڵا بکەی پەنا بەخوای گەورە
لە خوا بترسن چونکە قیامەت زۆر سەختە. خوا زینای حرام کردووە بە هەموو جۆرێک، بە ڕەوشت و بە ئەخلاق بە، بە دوای شەرەف و ناموسی خەڵکەوە مۆ بە لە کەداریکەی، بە دوای ئەو بدا بگەڕێ بزانە فڵان ئافرەت چۆن بگرم و لەگەڵ یا زینا بکەم. ئەوە ئینسانێک باوەڕی بە قەبر و قیامەت و خواناسی هەبێ وەڵا شتی وا ناکات. داوێن پاک بە، حەز لە ژنە بڕۆ ژنی تر بێنە، لەوە باشترە بچی زینا بکەی. خوا بۆتی حەڵال کردووە، زینا مەکە. ئەگەر ژنەکەت و کەسوکارەکەت و خەزوران لێو تووڕە بن کە پێویستت بە ژنی دووەم و سێمە، خەزوران لێ تووڕە بێ زۆر لەو باشترە خوا لە خۆ تووڕەکەی، باوان تووڕە بن. بۆیە لە خوا بترسین تەقوای خوا بکەین، با بگەڕێنەوە بەلای خوا، دڵنیا بەخوای دڵخۆشمان دەکا. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، خوایگیان ئەوانەی زینا دەکەن خوای هیدایەتیان بدەی، خوایگیان لە زینا بە دوورمان کەی یا ڕەب العالەمین، خوایگیان ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵ کەی، خوایگیان لە گوناهەکانمان خۆش بی، ئەوانەی نەخۆشن خوایگیان شیفایان بدەی، نوێژ و ڕۆژ و عیبادەت و تەراویح و لەیلەت القەدرمان لێ قبوڵ کەی یا ڕەب العالەمین، خوایگیان آخرمان بخير بقيري كاتب مامريني خط لما راضي بي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.